بۆ قسەکردنی زیاتر لەبارەی بارودۆخی سیاسی عێراق بەڕێز ناجەح میزان سیاسەتمەدار لە ئیستانبوڵ لەگەڵماندا. بەڕێز ناجەح میزان ئەم کاتتان باش. لە چەندین بۆنەدا مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق داوای گفتوگۆ لەلایەنەکانی عێراق دەکات، بەڵام تا ئێستا گفتوگۆیەکی هەمەلایەنە نەهاتوتە ئاراوە. هۆکارەکەی چییە؟ سەرەتا سڵاو و ڕێز بۆ کەناڵی کوردستان 24 بۆ تەواوی نەرانی بەڕێز. ئەم پیاوە پێمان وایە کە بۆ چوونی عێراقیەکان بۆ نەرێنیە لەلایەن عێراقیەکە ئەمە شتێکی ئەو تۆی نەکردووە بۆ ئیدارەدارانی وڵات. ئەمە پێویستی بەچی هەیە؟ پێویستی بە هاوسۆزی هەیە لەلایەن شێ لەلایەن دوژمنەکانی عێراقەوە، لە میلیشیاکانەوە، لەلایەن ئێرانەوە. ئەمە خاوەنی بڕیار نەبوو. ئەو داوای گفتوگۆی نیشتیمانی دەکات. گفتوگۆی نیشتیمانی لەسەر چی؟ لەسەر چ بنەمایەک، لەسەر چەکی کۆنتڕۆڵ نەکراو گفتوگۆ لەگەڵ میلیشیاکان، ئەو گفتوگۆی لەگەڵ لایەنەکانی دەرەوەی یاسا کردووە. چۆن دەتوانێت ئەم کارە بکات؟ چۆن ئێمە باوەڕ بە داواکاریەکانی کاظمی بکەین کە داوای گفتوگۆ دەکات لە کاتێکدا میلیشیا چەک بەکاردەهێنن؟ قورسایی سیاسی لای میلیشیاکانە، لە دەستگا ئەمنیەکان، دەستگا سەربازیەکان، لە دادگاکان. ئەو داوای گفتوگۆیان لێ دەکات. کام گفتوگۆی نیشتیمانی؟ گفتوگۆی چەمکی نیشتیمانی لەگەڵ میلیشیاکاندا نایەتەوە کەوا ئەم وەلایی ئەم میلیشیانە بۆ ئێرانە. بەڕاستی پێمان وایەکەوە ئەمە بەڕاستی کاظمی بۆ پەردەبۆشکردنی شکستەکان زیاتر بەکاری دەهێنێت بۆ دژی ئەو تاوانبارانەی لە میلیشیاکان و تەواوی کەسایەتەکان لەنێو و گروپە چەکدارەکاندا کە زیانی زۆری لە عێراقیان داوە و خوێنی زۆری عێراقیەکان ڕشتووە، زیانی زۆرە لە ئابووری عێراقیش داوە. چاودێرانی سیاسی دەڵێن هەر حکوومەتێک لە هەناوی چوارچێوەی هەمانجێ دروست بێت کە ئێستا هەوڵ دەدات حکوومەتی عێراق پێک بهێنێت، وەکو ئەوەیە هیچمان نەکرد بێت. بۆ چوونی ئەوە لەم بارەیە چییە؟ عێراق 40 ملیۆن کەسە. ئایا بە چ لۆژیکێک نەکرێت شتێک بکەین؟ فەرماندەی گشتی هێزە سەکدارەکان ئێمە قسە لەسەر فەرماندەی قسە لەسەر فەرماندەی گشتی هێزە سەکدارەکان دەکەین، نەک تەنها بە سیفەتی سەرۆکوەزیران بەڵکو بە سیفەتیشی سەربازی فەرماندەی گشتی هێزە سەکدارەکان، سوپا، هەواڵگەری، دژە تیرۆر، هەروەها هێزی ئاسمانی، فڕۆکە جەنگیەکان، هەموو ئەمانە بۆچی دەبێت بەم شێوەیە بێت کە نەتوانێت شتێک بکات لە هەمان کاتدا کاتێکەوە ئازاتی گفتوگۆی نەبێت؟ ئێمە پێویستیمان بە عێراقێکەیەکەوە ئازاتێکی تێدا هەبێت بۆ ئەوەی کەەوە بەرەنگاری ئەمانە بێتەوە، بۆ ئەوەی کەەوە عێراق سەقامگیر بێ وەکو سویسرا. بەڕاستی کاتێکەوە ئێمە بەڕاستی شتێکی جیاواز هەڵدەبژێرین، بە شێوەیەکی جیکە هەڵدەبژێرین، بەڕاستی ئەو کاتە بڕیارێکی ئەوتۆی لێ ناکەوێتەوە، بڕیارێکی ڕاست و درستی لێ ناکەوێتەوە. ئەوانیش ئەو کاتە دەبن بە پاشکۆی وڵاتانی دراوسکێ و ناتوانن دەنگەکانیان بەرز بکەنەوە لە دژی ئەوانی دیکە بە بەڵگەی ئەوەی کەەوە ئەمانە کە ناتوانن هیچ شتێک بۆ عێراق بکەن. بەڵێ لە یادی 3 ساڵەی خۆپشاندانی تشرینیەکان وتیان خۆپشاندانێک دەکەین گەورەتر، فراوانتر لەوەی 3 ساڵی ڕابردوو و کاریگەری گەورەترمان دەبێت. بەڵام ئەوەی بینیمان نەخۆپشاندانەکە هێندە فراوان بوو، نە هیچ کاریگەریەکیشان هەبوو، بە دەست بەتاڵی چوونە ماڵەوە. هۆکاری ئەمە چی بوو؟ چونکە کاتێکە فەرمانڕەوا ئەوەی کە دەستی بەسەر دەسەڵات داگرتووە کاتێک دەبێت ئەوە کاتە ناتوانێت بەڕاستی ئاشتی خوازی شتێکی بۆ ئەو تۆی ناکات. تۆ شتێشکەی بۆ بەرز کردوتەوە، کاتێک ئەو قەناست تێدەگرێت، درۆنت تێدەگرێت. بەڕاستی ئەمە لەگەڵ ئەم بابەتە یەکتر ناگرێتەوە. تاوانکار بەڕاستی تۆ ناتوانانی بە ئاشتی لەگەڵیدا مامەڵە بکەی لە کەسێکی تاوانباردا. بەڕاستی کاتێک ئەوان داوای ئاشتی خوازی دەکەن، داوای چی دەکەن؟ داوای کوشتن دەکەن لە هەمان کاتدا، داوای کە لەلایەن خامنەیەوە فتوا دەدەن. زۆر بە یەک ئاماژە زۆر ئەمانە وەکو گوتم سەر بە ئێران و لایەنەکانی دیکەن، هەر وەکو چۆن ئەوانی دیکەش لە ئێران کردیان. ئەم فتوایە
بۆ ئەوە هاتووەکەوە هەموو ئەوانە بکوژن کە خۆپیشاندان دەکەن لە هەمان کاتدا گروپەکانی تەشرین داوای ئاشتیخوازی دەکەن ئەوەی داوای ئەوەی بە چەک بەدەستهێنرێت بە ئاشتی نایەتەوە چەک بە چەکە ئاشتی بە ئاشتیە بەڕاستی چەک ئەمە شتێکی نییە بکە هاوکێشێکی هاوتانیە بەڵێ چوارچەوەی هەمانگی سوورە لەسەرەوەی حکوومەت پێک بهێنێت سوورە لەسەرەوەشی محەممەد شیع سوودانی کاندیدەکەی بێت بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەم سووربوونەی چوارچەوەی هەمانگی عێراق بەرەو چ عقارەکە بات عێراق پارێزگایەکی دیکەی ئێرانیە بە پلەی نایاب بەڕاستی چونکە ئەوان دەیانەوێت کەوا هەمووان بەڕاستی سەدەریەکان تشرینیەکان مامەڵێکی جیاوازیان لەگەڵدا بکەن هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی ناڕزایەتیان لە لجی ئێراندا هەیە ئەمە ئامانجەکەی ئێرانە ئەوانە بەکاردەهێنرێن بەڕاستی تاوەکو دوا سنوور بۆ ئەوەی کەوا ئەوانە بە شێوەیەک مامەڵێنەکە بەتوندریشەوە مام بە تایبەت ئەوانەی کەوا ناڕزایەتیان هەیە لە دژی ئێران چونکە هەمومان دەزانین هەمووان دەزانن دژمنانی بەڕاستی دژمنانی ئێران خەڵکانێکی ئاشتیخوازن تەنها لافتێکیان پێوە دەنەها دەمانەوێت نیشتیمانمان هەبێت لافیتەکە بەڕاستی بەرامبەر نیشانشکن هیچ شتێک ناگەێنێت ئەمانە بەرەو پێکەنانی حکوومەت دەڕۆن بەڕاستی گەلی عێراقی لە ناو دەبن و کارێک دەکەن کەوا زۆرینەی خەڵکو هەموو شتێک لە ناو ببن بینیمان چی ڕوویدا لە ڕابردوودا ملکەتیان کرد ئەوانەی کە دایانویست ئەوەی کە قائانی و ئیتار دایانویستە هەر ئەوەیان بەڕاستی ڕوویدا ئەمە ڕوو لە پرۆسەی سیاسی عێراقدا بینیمان کە چی ڕوویدا کاتێکەوە سەرۆکۆمار سەرۆکوەزیران ئەو کاتە زۆرینەی سیاسی بۆ چێ دەبێت بۆ ئێران دەبێت دوای ئەوەی کەوا سەدر لە پەرلەمان کشایەوە چونکە بینیمان کە چی ڕوویدا لە پەرلەماندا کاتێک دوای چوارچەوەی هەماهەنگی پەرلەمانی گرتە دەست بەڵێ بەڕێز ناجەح میزان گروپە ئاشتیخوازەکان بەڕاستی هەموو شتێکیان ڕادستی ئێران کردووە بەڵێ بەڕێز ناجەح میزان سیاسەتمەدار لە ئیستانبوڵ لەگەڵماندا بسپاس بۆ بەشداری و شرۆفەکانتان